جا دەست پێ ئەەکەی نابێ من دەست پێ بکەم نایڵیت نا بام جارە من یەکەم جار بم ڕێوەڕسمی هەزار دەف لە گوندی پاڵنگانی هەورامان بەڕێوەچێت هەزار دەف پێکەوە بەڕاستی جوانترین مەڕاستیمە بەس پێیان بێنە بەرچاوی خۆت هەزار کەس دەفی پێبێت ئەبێت چەندێک بێت ئەبێ ئەگەر ئێستا بۆن من هەمووی تەمرین و شتیان کردو بەیەکەوە ئەو ئاسفەکەنە بێت چۆن چۆنی بێت چەند بە چێژ بێت ساڵێک ئەم ڕێوەڕسمە بەڕێوە ئەچێت ئێمە لە ساڵانی ڕابردوو شابینی ومانەکە دیمەنێکی ئەوەنە جوانی هەیە کە هەر حەزەکەی بینەری ئەم دیمەنانە بێت با پێکەوە بینەربی ڕێوەڕسمی هەزار دەف لە گوندی پاڵنگانی هەورامان بەڕێوەچێت ئامانج لێی ئامادەکاریە بۆ تۆمارکردنی گوندەکە لە یونسکۆ وەکو میراتێکی جیهانی لە بواری مێژووی و گەشتیاری بە بەشداری نزیکەی هەزار دەفژەن ڕۆژی 13/5/2024 چوارەمین ڕێوەڕسمی هەزار دەف لە گوندی پاڵنگانی سەر بە شاری کامێرانی پارێزگای سنە بەڕێوەچوو لەم ڕێوەڕسمەدا دەفژەنانی سنە دێولان مەریوان کامێران سەقس دیواندەرە و کرماشان بەشدار بوون و ژمارەیەک دەفژەن لە تاران هەمەدان ئەسفەهان و چەند شاری دیکەی ئێرانیش بانگێش کرابوون جگە لە دەفژەنی لە ڕێوەڕسمەکەدا ژمارەیەک سرودی ئاینی خوێنرانەوە فیستیڤاڵی هەزار دەف یەکێکە لە شایستەترین بۆنە فەرهەنگی و هونەریەکانی پارێزگای کوردستان کە هەموو ساڵێک بە ئامادەبوونی گروپە دەفژەنەکان و ئارزومەندانی مۆسیقای عیرفانی لەسەر تاسەری وڵات و هەروەها گەشتیارانی ناوخۆی و بیانی بەڕێوەچێت